ئەم توند و تیژە لە سەرتاسەری جیهانە کێشەکەی ئەگەڕێتەوە بۆ نظامی سەرمایەداری، بۆ سەرکوت و بۆ کەڵەکەی، بۆ زیادبوونی کەڵەکەی سەرمایەداری و پڕکردنی گیرفانی سەرمایەداران و بازرگانەکان و بۆ مانەوەی ئەم نظامە. چونکە یەکێک لە کۆڵەکەکانی نظامی سەرمایەداری کە پایەی خۆی لەسەر ڕاگرتووە ئەم نایەکسانی و نەعەدالەتی و نەبوونی ئازادیەیە. ئەم نایەکسانیە قسڵکردنی بینی ژن و پیاوان لەسەر ئەساسی سێکس، لەسەر ئەساسی جنسی ژن و جنسی پیاواتە، لەسەر ئەساسی ژنبوون و پیاوبوون کراوە بە دوو بەشەوانێ، بینێکی زۆر زۆر لە مەسافەیەکی زۆر دوور و درێژ لە بینی ئەم دوانەیە دانراوە. من ناڵم مافێکی زۆر هەیە بۆ پیاوان، مافێکی زۆر هەیە بۆ پیاوانی کرێکاران و کارمەندان، نەخێوان نییە، مافێکی زۆریش نییە بۆ پیاوانی کرێکار. بەڵام ئەگەر بێت و مەقارنەی ئەو مافە بەدەستاتوانە بکەین کە ژنان لە سەدەی پێشوا بەدەستیان هێنا، ئەتوانین بڵین لە سەرانسەری جیهانە لەم سەردەمەدا بە تەواوی ڕۆژانە هێرش دەکرێتە سەر ئەو مافانەی کە بەدەست هاتووە.